ڕۆشنای قورآن لە مانگی ڕەمەزان. أعوذ بالله من الشيطان الرجيم. وما كان هذا القرآن أن يفترى من دون الله ولكن تصديق الذي بين يديه وتفصيل الكتاب لا ريب فيه من رب العالمين. ئەم قورئانە بە جۆرێکە کە ناگونجێت هەڵببەسترێت بەدەمی هیچ کەسێکەوە جگە لە ئەڵڵا، بەڵکو ئەمە پەڕاوێکە دان بەڕاستی کتێبەکانی پێشخۆی دادەنێت و ڕوونکەرەوەی کتێبەکانی پێش و ئەحکامەکانی ناوخۆیەتی کە هیچ گومانێکی تێدا نیە لەلایەن پەروەردگاری عالەمەوە هاتووە. اینجا ئەڵڵا دەفەرمێ: أم يقولون افتراه قل فأتوا بسورة مثله وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين. یان ئایا دەڵێن محەممەد صلی الله عليه وسلم خۆی ئەم قورئانەی هەڵبەستووە بەناو خودداوە، پێیان بڵێ ئەگەر ئێوە ڕاست دەکەن و پێتان وایە هەڵبەستراوە دەی ئێوە سوورەتێک وەک سوورەتی ئەم قورئانە بهێن و هەر کەسێکیش جگە لە ئەڵڵا کە پێتان دەکرێت بانگی بکەن تاکو یارمەتیتان بدات. واتە ئەگەر دەتانەوێت بیسەلمێنن ئەم قورئانە قسەی محەممەدە و محەممەد خۆی بە تەنیا ئەو قسانەی دروست کردووە، دەی ئێوە هەر هەمووتان پێکەوە با یەک سوورەت بهێنن، دڵنیابن ئەوەتان پێ ناکرێت و تەنها بەبێ علم بڕیار دەدەن. جا بۆیە دەفەرموێ: بل كذبوا بما لم يحيطوا بعلمه ولما يأتهم تأويله كذلك كذب الذين من قبلهم فانظر كيف كان عاقبة الظالمين. بەڵکو ئەوان شتێکیان بە درۆزانیوە کە ئاگای تەواویان هەبووە لەبارەی ئەو زانستەی کە تێیدایە و هێشتاش ئەو هەواڵ و هەڕەشانەی کە تێیدایە نەهاتۆتە دی، هەروەک ئەم کافرانەی ئێستا ئەوانەی پێشەمانیش پێغەمبەرانیان بە درۆ خستۆتەوە. جا تەماشاکە و بزانە بەسەرهاتی ستەمکاران چۆن بوو، کەوا بوو ئێوە شتەم لە خۆتان مەکەن و بەبێ علم بڕیار لەسەر ئەم قورئانە مەدەن لە کاتێکدا هێشتا نازانن چی دەڵێت و سەبارەت بەو ڕووداوە غەیبانەش کە باسی دەکات بە تەواوی لێی بێ ئاگان. جا لای کەم لە باتیەوەی بڕیاری لەسەر بدەن و بڵێن ئەوە درۆیە، دەبوایە بێدەنگ بوونایە و لەسەر شتێک قسەتان نەکرد باە کە لەبارەیەوە هیچ شتێک نازانن. ومنهم من يؤمن به ومنهم من لا يؤمن به وربك أعلم بالمفسدين. وەلەوانە هەندێکیان باوەڕیان پێدەکەن و هەندێکی تریان باوەڕی پێناهێنن و پەروەردگارت زاناترە بەو کەسانەی کە لاسار و خراپەکارن. وإن كذبوك فقل لي عملي ولكم عملكم أنتم بريئون مما أعمل وأنا بريء مما تعملون. جا ئەگەر ئەوان باوەڕیان بە تۆ نەهێنا ئەوسا تۆیش بڵێ کاروکردەوەی خۆم بۆ خۆمە و کاروکردەوەی ئێوەش بۆ خۆتانە. بەڕاستیەوە پەیوەندیتان نییە بەوەی کە من دەیکەم و منیش پەیوەندیم نییە بەوەی کە ئێوە دەیکەن. ومنهم من يستمعون إليك أفأنت تسمع الصم ولو كانوا لا يعقلون. ئەو سالەوان کەسانێکن کە بەڕواڵە گوێ لە تۆ دەگرن، دەی ئایا
تۆ دەتوانی قسە ببیستێنی بەکەڕ کە هیچ فام ناکەن و تێناگەن؟ جابۆیە لەو قسانەی کە لە تۆ دەیبیسن هیچ سوودێک وەرناگرن و وەک کەڕێکی نەفامن. ومنهم من ينظر إليك أفأنت تهدي العمي ولو كانوا لا يبصرون. خۆ هەندێکیشان کە بە چاو تەماشای تۆ دەکەن بەڵام دڵیان لەلایەکی ترە. ئایا تۆ دەتوانیت ڕێگا بە کوێر نیشان بدەیت کە هیچ نابینێ؟ واتە تۆ ناتوانی باوەڕ لەوانەدا دروست بکەیت مادام خۆیان نانەوێ کە ئەو ڕاستیانە وەک خۆی ببینن. کەواتە دەبێ مرۆڤ خۆی هەنگاو هەڵگرێ بەرەو ڕاستی ئەوسا چاوەنواری یارمەتی لە خوددا بکات. إن الله لا يظلم الناس شيئا ولكن الناس أنفسهم يظلمون. بێگومان کە ئەڵڵا هیچ ستەمێک لە خەڵک ناکات، بەڵکو ئەوە خەڵکن کە ستەم لە خۆیان دەکەن. ئەجینا خوددا ڕێگای هیدایەت لە کەس ناگرێت.